باڵەکانمان بە دروشمی هونەر زمانی ئاشتیە لە شاری کەرکووک فیستیڤاڵێکی هونەری و ڕۆشنبیری ڕێکخرا. بە دروشمی هونەر زمانی ئاشتیە لە شاری کەرکووک فیستیڤاڵێکی هونەری و ڕۆشنبیری ڕێکخرا. فیستیڤاڵەکە پێکات بوو لە پێشانگەی شێوەکاری و ئاهەنگی گۆرانی و میوزیک و نمایشی کاری شانۆی. فیستیڤاڵەکە بەڕێوەبەرایەتی وەرزش و لاوانی کەرکووک و چەند ڕێکخراوێکی دیکە سازیان کردبوو. سواز بۆ خوا لە کەرکووکی ئاشتی پێکەوە ژیان تەواوی بوارەکان بژاونەتەوە تەواوی بوارەکان گەشەی کردووە. ئەمڕۆ لە مەجای هونەر و ئەدەب و هونەریشە پێشەنگایەکی هەمە چەشنی کاری هونەری و کاری دەستی خانمان هەر چوار پێکاتەکە کراوەتەوە. پێشەنگاکە لەژێر دروشمی هونەر زمانی ئاشتی پێکەوە ژیانە. هەڵبەتە ئەوەی لە کەرکووکا پێوەی ناسراوە کەرکووک پێ ناسرا ئاشتی پێکەوە ژیانە، بەڵام ئەم ئاشتی پێکەوە ژیانی کە لە کەرکووکە لەوە پێشە بوو ئێستا لە کەرکووک لە زیاتر ڕەخسا و زیاتر بەرجەستە بووە. ئەوەش بە خدمەتی ئیداری پارێزگای ئێستا و ئەنجومەنی پارێزگا. بۆیە ئومێد دەکەین لە داهاتوودا ئەم پێشەنگایانە برێوی پێوەدرێ هەروەها بەڕێز پارێزگاری کەرکووک زیاتر گرنگی بە مەجالی ئەدەب و هونەر و ڕۆشنبیری بدا.